گفتوگۆی زیاترەکەین لەگەڵ دکتۆر ماجد شنگالی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە ستۆدیۆی دوهۆکەوە لەگەڵمانە. ئەم کاتتان باش دکتۆر و جەژنیشتان پیرۆز بێت. سەبارەت بە ئاستەنگەکانی موچە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ جەنابتان بکەم. ئەو موچەی هی موچەخۆرانی هەرێمی کوردستانە. بۆچی بەغدا ئاستەنگ دەخاتە بەردەم ناردنی موچە، واتە بە شێوەیەکی تر بڵین سیاسەتی لە پشتی مێزەکان و هەروەها گفتوگۆ سیاسیەکانەوە و لەناو هۆڵی کۆبوونەوەکانەوە گواستۆتەوە بۆ سەر سفرە و خوانی هاوڵاتیانی ئاسایی بە دژایەتیکردن بۆ ئاستەنگ خستنە بەردەم ناردنی موچە. دەم باش بووتە و پێش هەمی تژی جەژناتەژی پیرۆزبی و جەژنە هەمی خەڵکی کوردستان و هەمی کوردێ جیهانێژی و خەڵکێمە هەمێ عێراقێژی بەڕاستی ئەم بەدرستی بێژن ئەڤرۆ لایەنی شیعی لە بەغدایە خۆ مەزدەر قووەت دەبێنن و بەڕاستی بە شێوەکی درستیژی دژایەتی هەمی مکەوناتێ دکەن و دەڤێن وان بێخن بن دەستێ خوددا فەیەکشوان مەسئلەی موچەیە، یعنی مەسئلەی موچە بووە بووان مەسئلەکی ڕئیسی جا وەکو دەختێکی لەسەر هەرێمە کوردستانی بکەن و بە تایبەتجی لەسەر حکوومەتی و لەسەر پارتی دیموکراتی کوردستان. یعنی مەسئلەی موچە لە پشتی مەسئلەی موازنەی ثولاثی ئەوێ سێم 2023-24-25 حەسەتی هەرێمە کوردستانی خۆیایە و چ شێوەکیژی نابێ موچەی فەرمانبەران بوێ دژی ئەو ضمنی نەفەقاتی فعلی لازمە نەفەقاتێکی واجبی بێدەفعاندن بوو ئەو بێ دانە بوو فەرمانبەران. یعنی بەڕاستی ئەڤرۆ چگرە مەسئلە لازمە بێت تەوتین لە هەمی دنیایژی یەک بەشەر نەشێت تەوتینی نێزینگی 682,000 فەرمانبەرانی بکە و ڕعایە و متەقاعد و ئەوێ ئەمفالکردن هەمی لە ماوێ هەیڤەکێ ئەو دوو هەیڤە ئەو سێ هەیڤە. یعنی ئەڤە 4 ساڵن حکوومەتی عێراقی هەتانەها تەوتینی ڕاتبی هەمی باشە بەڕێز ماجد بۆ خۆی عێراق بەڕاستی کێشەی تەوتینی نییە بۆ خۆی ئەوانەی کە فەرمانبەرن لە عێراق و باڵی خەڵکی کەرکووک تێدا هەیە فەرمانبەرە دەزانێت کە بە تاوەکو ئێستاش بەشێکی زۆریان بۆیان نەکراوە تەوتینیان بۆ نەکراوە خۆیان کێشەی تەوتینیان نیە وا چاوەڕوانیەوەکەن ئێمە کێشەی تەوتینمان نەبێ. ئەوە دەبێژم بەری دەقەکم بێژتە ینی نێزینگە 5 سالە تەوتینی دەست پێکرە هەتانەها تەوتین بە شێوەکی درستی 100% نەبوو احتیمالە ئەم گەهشت بن لە عێراقی نێزینگی 670 هەتانەهاژی ویزارەتی مالی ئیتیحادی نژانێ ژمارەی فەرمانبەرانی عێراقی درستی هەتانەها ژمارەی وەظیفی یەک مۆظەفی عێراقی نییە نۆ ئەو سال دەست پێکرە هەمی تەجدید بکە و ببێ ڕقم و ببێ هەتانەها لە تەقاطعی وەظیفی زۆر خەڵک هەیە لە دوو جیها دەوامت کە ڕاتبێ فەرمانبەرات بە ڕاتبێ ڕعایە دەبە هەتا ئەو ڕۆژی عقوبە لە ڕعایە دەتێن لەگەلێک جیها دوو ڕاتبا دەبە فبەڕاستی زۆر کێشە هەیە لە بەغدای لە مەسئلەی تەوتین بەس دەوێت لە هەرێمی کوردستان لە ماوێ مەهەکێدە تەطبیق بکە بچ شێوێژی عەلەقەل ئەف مهلە دەوێت نێزینگی 6 هەیڤە هەتا سالەکەی هەتا تووشێت vê jmara mezina fermanberanê Kurdistanê û mûçexweranê dijî bikî bi aliyekî tewtînî dirist. Kewate me bestiyane ke em kêşeye çareser nekin bem biyan we bê binemayeka hiç asl û esasekî niye? Enî berastî cihûdê hikûmeta herêmê legel serok wezîran ez dibêhnim cihûdekî zor baş e jî û tefahum jî heye û berastî tewasulek jî heye bi şêwekî diristî yanî heta niha jî berastî ew jmareyê nava û qaîmeyê şandîn perey wan hatine bes muşkîleka me heye berastî tu bi çi şêwekî neşêt navê xelkê me evê hêzên emnî bişînî bû Bexda em hemî jî zanîn wezê Bexda ne ew wezê dirist e û berastî jî li bin destina de heye û li bin destê hindek milîşiyat û fesaîlê muselleha fe bi çi şêwî jî tu neşêt fermanberanê xwed hêzên emnî navê wan û wezê wan bişînî bû Bexda û berastî jî heta niha ew rast e dibêjin bi enû hemî quwat û hêzên emnî me توطين كرينا بس التوطين كرينا بشيوكي نهمي شاندنا مالية وان بخو توطين كرنا لهندك بنغاجي بره هندك مصرفي لهريمة كردستان جي مرخص لبنغي مركزي او لفيدري توطين بكان وان هيزت امني جا نوعك السرية هبي بوفان نافت اوت هيزت امني باشا كن اولا نانيكا لم پردخنا بردمي موچو قوتي
هاوڵاتیانی هەرێمی کوردستان یاخود ڕێنشاندەرن بە عێراق. ینی بەڕاستی خۆیایە نا بەڕاستی خۆیە ئەو هێزت نێزینگی لایەنێ فەسائلێت مسلح ئەڤرو بەخۆیە بە شێوەکی درست دەبێژن ئەوێت نێزینگی فەسائلێت عەسائب نوجەبا هەندێک هێزێ دی شیعە بەڕاستی بە شێوەکی درستی دەبێن ینی خۆیایە بێ ئەنو دوێن وەکو تەحجیمە ئەو کێمکردنا دەستهەلاتی هەرێمە کوردستان بکەن و تایبەتی پارتی لەن ئەوزانن ئەڤرۆ دەسەلاتی کوردستان حکوومەت سەرۆکی حکوومەتی پارتیە سەرۆکی هەرێمی پارتیە پارتی 45 کورسی لە پەرلەمانی هەبوو پەرلەمانی ئەوێ هاتی هەڵوەشاندنجی ئەو بە بریارەکان نەسایی نایاسایی بەڕاستی ئەڤرۆ ئەم هەمی زانن ئەڤرۆ تقریبا 16 محافظە لە بندەستێ لایەنێ سیاسی شیعەدەنە و فەسائلێوان مسلح خود دوو پارێزگەهمانە ئەربیل و هەولێر فەدوێن وانجی بە دەختێکی وانجی بگەن بندەستێ خۆ. باشە بابێنە سەر هەڵبژاردننی پارتی دموکراتی کوردستان کە سەرۆک بارزانانی داوای هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکات و بەشداری نەکردنی پارتی دموکراتی کوردستان لەم هەڵبژاردنە چ کاریگەریەکی دەبێت؟ ینی بەڕاستی حقیقت بریاری دادگای فدرالی یعنی بریارێکە زۆر نەخۆیابی حقیقت یعنی لە دنیای هەمی نییە دادگای فدرالی ببێ جهێ تەشریعی احتیمالە دادگای فدرالی صلاحیت هەبێ نەقضی یاسا بکە طعنی لە یاسا بدە بەس ببێ جهێ ئەو تەشریعی قانون بکە و مباشرەتەن بێ تەقسیمی کوردستان بکە 4 بەشە و پشرە هەڵوشاندنی کورسیە کۆتە بکە پشرە بأنه جهة قضائية تو طعنيني بدي لازمها لبغداد بين لها هرمي كردستان بأفهمها بويا آلكي تشريعي والصلاحيات دادقية فدرالية تشريعي نية صلاحاتي والصلاحات دستورية بأنه تفسير قانونا نقضي قانونا طعن قانونا توضيح تطبيق آلية في قانونا برشيوكي براستي دادقية فدرالية تجاوز كر شو آلكي تشريعي براستي بريارة بارتي داي قلق خيابو بأنه دادقه فدرالي حجمك زيادة حجم خبرة وصلاحيتك زيادة صلاحيته وبروشيوكي دتشيا أدفية أو ببي وكو سلطك مطلق العراقي وبتشي ويجي براستي لازمة برلمان عراقي في تشتي قبول لك لين أفرو قورترين سلطة العراقي برلمان عراقي بس بداخوا نصلاحياتي خبدس إني ونا كتابة دشينات بو دادگاه فدرالی جا صلاحیات خوبزانی حتى لمسألة كوتي في لها كان لا قانوني هالبجارتني برلماني عراقي شاغي بوي دوبشا لكردستان ولا لعراقي ديسا طعن ليدا وفقران بينج او جينا صلاحيات بي فبراستي برلماني عراقي لازمه حقيقته ببو سروكي كومار عراقي جي لازمه او حامية دستورة او دفاع دستوري بك لازمه دادگاه فدرالي بجانب الصلاحيات وشي وبيجتي اف صلاحيات ولازم تتجاوز صلاحيات انك لان مبدئي اساسي للدستور مبدئي جدا كرنا صلاحياتها يعني. بەڵێ سپاس دەکەین دکتۆر ماجد شنگالی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراق لەگەڵمان بەشدار بوویت سپاس.